خەڵکی خۆشەویست و خەمبار و بێکەس و بێموچە و بێپەروەردە و بێحکوومەت و بێدەوڵەت و بێکەس و بێ ئیدارەی کوردستانی باشوور، ئەو خەڵکانەی کە پێشڕەوی هەموو کوردستانی گەورە بوون، کە قوربانی و تێکۆشەری ڕێی خەبات و هەموو نیشتیمان بوون، ئێستا لە هەلومەرجێکی نالەبار لە هەلومەرجێکی خراپدا ئەژین. سوپاستانەکەم لە ڕێ ئەم ڕاگەیاندانەوە، سوپاسی یەک بەیەکی خەڵکی کوردستانەکەم لەبەر زۆر هۆ. من بەش بە حاڵی خۆم یەکێکم لەو کەسانەی کە هیچ کات گلەی و گازندەم لە گەل و لە خەڵک و لە میلەت نەکردووە. هەمیشە وتومان نەتەوەی کورد، میلەتی کورد میلەتێکی قارەمانن، نیشتیمان پەروەرن، تێکۆشەرن. ئەگەر هەر میلەتێکی تر، هەر نەتەوەیکی تر بایە لەم جوغرافیا لە شوێنی کورد، بۆ نمونە ئەڵمان و فەرەنسا و ئینگلیز و ئەوانە کە میلەتە بەهێز و زیندووەکانی دنیان، ئەگەر ئەوان بوونایە لەم ماوەی 1000 ساڵە یا بە تایبەتی لە دوای سایکس بیکۆوە لێرە، ئەوە ئێستا داریان بەسەر بەردیانەوە نەمابوو. بەڵام کورد نەتەوەیەکی دێرین و ڕەسەن و شارستانی و بەهێزە بۆیە ماوە، چونکە دوژمنەکانی داگیرکەرەکانی تەنانەت ڕۆڵە نەشارەزاکانی، تەنانەت سەرکردە نەشارەزاکانی بە هەمویان پێکەوە نەیانتوانیوە ئەم نەتەوەیە بڕوخێنن، ئەم نەتەوەیە بشکێنن. من سوپاسی خەڵکی کوردستانەکەم یەکێک بەش بە حاڵی خۆم هەرچیەک ڕۆژانە ئیبینم، هەر کەسێک لەم کوردستانە ئەبینم بە هەژارەوە، بە دەوڵەمەنەوە، بە خوێنەوارەوە، بە نەخوێنەوارەوە، بە جوتیارەوە، بە دکتۆرەوە، بە دوکاندارەوە، بە ڕیستۆرانت و مەطعەمەوە، بە هەر کەسێک شۆفێرەوە، میکانیکەوە، فیتەرەوە، بە هەر کەسێکەوە ئیبینم بەرامبەر بە خۆم تەنها ڕێز و حورمەت و خۆشەویستی ئەبینم. بۆیە من هەمیشە قوربان و فیدای خەڵکی کوردستانم. بەڕێزە بەداخەوە لە ئەم مانگەی ڕابردووە هەندێک شت ڕوویدا کە بەلای من و زۆر کەسیشەوە سیر بوو. من تۆزێک نەخۆش بووم. ئەو نەخۆشیە بوو بەهۆی ئەوەی لێرە و لەوێ هەندێک قسە بکرێت کە بەڕاستی لە زانستە، لە لۆجیکە، لە عەقڵە هیچ جێی نابێتەوە. چونکە خۆتان نەزانن مرۆڤ مناڵە و لەدایکە بێ و گەورا بێ و پیرە بێ و ئەمرێ. هیچ کەسێک هەیە پیر نەبێ و نەمرێ و نەخۆش نەکەوێت لەسەر گۆی زەویشتی وانە. ئەگەر بشبینین دیکتاتۆر و مرۆڤ کوژە گەورەکانی دنیا ڕەنگە 100 ساڵ و 80 ساڵ و 90 ساڵ بژین، هەزاران تاوان و هەزاران جەریمە و هەزاران جینۆساید، هەزاران زوڵم لە میلەتەکەی خۆیانەکەن، لەوانەیە نەخۆشیش نەکەون یا تەمەنیشیان درێژ بێت. ئەبینین هەزاران مرۆڤی باش و پاک و مسلمان و مەلاو ئەوەی بەناوبانگی شەیە، خەڵکانی پاکی شەیە، بە نەخۆشی تووشی ئەنواعی نەخۆشیە بن کە من تایسەر نەخۆشیە گیا کێشەیەکم نییە کە شایانی باز بێ. ئەو نەخۆشیەی کە نەخۆشیەکی بچوو کە دەست لەرزین بوو لە مندا ڕوویدا، ئەوەیان گەڕاندەوە بۆ زۆر شتی سەیر و سەمەرە کە بەڕاستی مسلمانە عاقڵەکان، مەلا عاقڵ و ژیرەکان، دۆستەکانم هەموو هاتوون بۆ لام و سەردانیان کردوم، بە تەلیفۆن، بە سەردان، بە هەموو ئەو شتانە هاتوون بۆ لام و زۆریشیان پێ ناخۆش بووە و داوایان لە من کرد کە ڕوونکردنەوە بدەم. بۆچی ئەم قسە لەسەر من بڕات بێدەنگ بم؟ داوایان لێ کردم کە ڕوونکردنەوە بدەم و ئەوان پێیان وتم کە ئەسڵەن ئەم شتانە هیچ معنای نییە و خەڵکی کوردستان ڕێزیان بۆ تۆ هەیە و بە دڵسۆزی و وەفای تۆ ئەزانن. دیارە منیش ئەزانم ئەوان ڕاستەکان، ڕاست دەڵێن. بەڕێزان کە ئینسان سەیری مەلای گەورە و مەلا جەمیلی ڕۆژبەیانی و مەلا عەبدولکەریمی مودەڕیس و خانی و مەلای جەزیری و حاجی قادری کۆیی و زەڵمی و وەفایی و سەجادی و قازی محەممەدی نەمر و شێخ مەحموودی نەمر و نەهری و پیران و هەزاران مەلا و شێخ و سەیدی و حاجی کوردستان ئەەکەیت کە بەشێکی گەورەن لە مێژووی ئێمە، لە سیاسەتی ئێمە، لە ئەدەب و لە هونەر و لە ڕابردووی ئێمە، کە ئینسان سەیری ئەم هەموو پیاوە گەورەیە ئەکا، ئەو جا ئەتوانێت زیاتر شانازی بەخۆی و بە میلەتەکەی خۆیەوە بکە کە میلەتی ئێمە ئەم هەموو دیندار و ئەم هەموو مەلا و ئەم هەموو حاجی و سەید و شێخ و ئەم هەموو مسلمانە جوانەی تایە و ئەم هەموو شاعیر و ئەدیبەی تایە و ئەم هەموو خەباتگێڕ و دڵسۆزەی تایە. ئەو کاتە ئینسان هەستەکە کە پێویستە شانازی بکە بەمانەوە و ئەمانەی خۆش بوێ. خۆتان نەزانن مێژووی ئێمە وا بووە. من زۆر سوپاسی خەڵکی کوردستانەکەم لە هەموو چین و توێژەکان، لە هەموو دام و دەستگاکان. بەڕاستی من کە ئەچمە بازار، کە کەمیش ئەچمە بازار، لە ئاسایش و پۆلیسەوە، لە دکتۆر و لە هەموو چین و توێژەکانەوە، لە هەموو کەسێکەوە من هەست بە شانازی و بە خۆشەویستی و بە ڕێزێکی زۆرەکەم. بۆیە هیچ کەسێک نییە لە کوردستان من ڕێزم بۆی دەبێ و خۆشم نەبێ نەوێت. تەنانەت ئەوانشی کە تا ڕادەیەکیش خراپن،
چونکە ڕۆژگار خراپی کردوون، سەردەم خراپی کردوون، پەروەردە خراپی کردوون، نەشارەزایی و نەزانی خراپی کردوون. ئەوانەشی کە خراپن من وەکو جۆرێک لە نەخۆش، جۆرێک لە بێکەسی و بێپەروەردەیی سەیرانەکەم. من بەش بە حاڵی خۆم لە ژیانی خۆمە هیچ تاوانێ، هیچ زوڵمە، هیچ غەدرێکم نەکردووە. من لە 5-6 ساڵی ڕابردووە لە چاوپێکەوتنە کەسێک کە ئەویست ئیستیفزازم بکە وا لە قەڵم بدا کە من یەکێکم لە دەسەڵات، کە من هەرگیز یەکێک نەبووم لە دەسەڵات، وا پیشان بدا کە گوایە من یەکێکم لە دەسەڵات، باسی ئەوەی کرد لە ئیسلامە ئێمە دەستی دزەبڕین کە ئەو ڕوبەڕووی تۆڵە تۆش ئیستیفزازەبی. منیش وتم کاکە هیچ کەسێ دەستی لە دەستی من پاکتر نییە. من وتومە پاکتر، نەموتۆ پیستر، نەموتۆ کەس دەستی پیسە. من وتومە دەست نییە لە دەستی من پاکتر. بێگومان هەموو کەسێزانێت دەستی خۆی چەند پاکە و چەند پیسە. من دڵنیام کە بە هیچ جۆرێ دەستپیسی لە منە ڕووی نەداوە، دەستی خۆم شانازی پێوەکەم کە لە 100% پاکە. باشە دەستەکانی تریش هەر دەستێک، هەر دینێک، هەر مەزەبێک گریمان ئەویش لە 100% پاکە، کەواتە لە 100% و لە 100% کەس دەستی پاکتر نییە لە مقارنەیە. هەر بە ڕێزێک گرامەر شارەزا بێ، مەسلەی ڕێژە و بەراورد شارەزا بێ، ئەوە لەمە تێگا. مەسەلەن باشتر باشترین، پاکتر پاکترین، ئەمە گرامەرە. من مەبەستم ئەوە بۆ کە دەست نییە لە دەستی من پاکتر بێ. مەسەلەن بۆ نمونە ئێمە میلەتەکەمان بەلای کەمەوە لە 175 مسلمانە. باشە من ژیانی خۆم و 45 ساڵی خەباتی خۆم بۆ چێ بەخت کردووە؟ یخۆ لە 175 مسلمانە. یعنی ئەشێ من لە 175 میلەتەکەمم خۆش نەوێ، یا بە هەندووەری نەگرم، یا ڕێزی لێ نەگرم. من نەک مسلمان، نەک دین، نەک نەتەوە، تەنانەت ئاژەڵەکانیش پێم خۆش نییە ئازار بدرێن. یعنی جوان نییە کە تۆ لە ئاژەڵیش ئازار بدەیت و لێی بدەیت. یعنی بۆ ئاگداریتان تەنانەت مار و دووپشت کە بەشێکن لە سروشت، کە بەشێکن لە پێویستیەکانی سروشت، دروست نییە ئێمە کە مار و دووپشتیش بکوژین. دروست نییە ئێمە سوکایەتی بەرامبەر بە دوژمنەکانیشمان بکەین. من بۆ چوونێکم هەیە ئەڵێم نابێ ناحەق لە ناحەقی بکەیت، ناحەقی لە ناحەق بکەیت. یعنی تۆ ناحەقی، من نابێ غەدری زیاد لە پێویستت لێ بکەین، یعنی لە حەقی خۆت. من پێم وایە باشی هەموو کەس پێی بڵێن باش، خراپی هەموو کەسیش پێی بڵێن خراپ. ئەمە ڕێگە ڕاستەکەیە بۆ خزمەتکردنی گەل و نیشتیمان. بۆیە من زۆر بەلامەوە سیر بوو کە ئەم بۆ چوونانە هەبێ. باشە مناڵ هەیە لە دایک کە بێت دڵی نازانم نەخۆشە، گورچی لەی نییە، نەخۆشە. ئەوە ئەم مناڵە بەسە زمانە چ تاوانێکی کردووە؟ دوایی نەخۆشی یا هەر شتێکی تر بەشێکە لە ژیان و لە سروشت و لە هەموو شتانە. مەرج نییە کەسێکی خراپ نەخۆش بکەوێ یا کەسێکی باش نەخۆش نەکەوێ. زانست فێرمانەکە کە ژیان چۆنە، نەخۆشی چۆنە، خەبات چۆنە، تێکۆشان چۆنە. هەموو شتەکان ئێمە پێوەرێکمانەیە کە زانستە پێویستە ئێمە لە ڕووی زانستیەوە سەیریشت بکەین، نەک بە ڕق و تۆڵە و کینە و ئەوانە. دوایەوە بەڕاستی برادەرینە جیهان و ژیان دابەش ناکرێ بە ڕەش و سپی. جیهان دابەش ناکرێ بۆ سەر کافر و مسلمان. بۆ نمونە مسلمان هەیە، مەسیحی هەیە، زەردەشتی هەیە، یەهودی هەیە، کۆنفۆشیۆس هەیە، بەرهەمی هەیە، یەمانی هەیە، ئەمانە هەموو دین بوون. بەهایی هەیە، سابی ئەو سابی ئەی مەندایی هەیە، دورزی هەیە، بەکتاشی هەیە. هەموو ئەم دینانە جێگەی ڕێزن، ئەبێ ڕێزیان لێ بگرین بۆ چونکە ئەمانە کۆمەڵە مرۆڤێک باوەڕی پێێتی و ڕێزیان لێ ئەگرێت و حسابێن بۆکە. کەواتە ئێمە بێ ڕێز لە خەڵکەکان بگرین، ڕێز لە مرۆڤەکان بگرین، ڕێز لە عەقیدە و باوەڕیان بگرین. ئەمە بیرکردنەوەی منە. یعنی ئەمە پەیوەندی بەوە نیە لەبەر ئێوە یا لەبەر خەڵک وا بڵێن. جۆری بیرکردنەوەی من وایە ئێمە پێویستە تەنانەت من پێم وایە دڕکوداڵ ئەگەر ڕێی لێ نەگرتی مەی بڕە، مەی شێوێنە، چونکە جوانە، چونکە بەشێکە لە سروشت. ئەمانە تا ڕادەیەکی کەم منیان ئەزێتدا لەبەر ئەوەی تۆ ئەتوانیت ئەگەر بتەوێ ئەتوانی هەموو شتێ هەڵگێڕیتەوە. ئەگەر بتەوێ ئەتوانی هەموو شتێکی باشیش بکەی بە خراپ و سەر لە خەڵک بشێوێنی. ئەو بە ڕێزانی کە باسی منیان کردووە من هیچم نییە لەسەریان، چکە من ڕقوچینەم نییە، ڕقوچینە جوان نییە، بڵاوکردنەوەی ڕقوچینە و تۆڵە جوان نییە، کارێکی نادروستە بۆ پەروەردەی کۆمەڵگا. بە کافرکردنی خەڵک و ئازاردانی خەڵک کارێکی دروست نییە. یعنی مسلمانی دروست ئەو کەسەیە کە ڕێز لە خەڵکەگرێ، ڕێز لە مافەکانی خەڵکەگرێ، ڕێز لە ئازادی خەڵکەگرێ، ڕێز لە ڕاوبۆچوونی خەڵکەگرێ. مسلمانی دروست وایە. بەڵام ئەوانەی کە ڕوئەدا لە وڵاتی ئێمە بەداخەوە کە من ئەمە بەشێکە لە ڕوونکردنەوەکانم. ڕوونکردنەوەی زۆرم ماوە ئەگەر
تەمەن و ئەگەر بتوانین ئێمە ڕوونکردنەوەی زۆرمانە بێت چکە ئێوە نازانن ڕەنگە ئێوە وەکو من خەمتان لێ نەخواردبێ ئەم میلەتەی ئێمە ئەم نیشتیمانەی ئێمە چۆن ڕۆژانە دەرزی ئاژن ئەکرێ، چۆن ڕۆژانە ژەهراوی ئەکرێ، چۆن ڕۆژانە ئەکرێ بە دوژمنی یەکتر، چەند حیزبیتایە، چەند خێڵیتایە، چەند دین و مەزەبیتایە، چەند دام و دەستگایتایە، چەند نەتەوە نیشتی میلەتیتایە، چەند فکر و ئایدۆلۆژیا و بیر و باوەڕیتایە، هەمووی دراوە بە یەکە، هەمووی کراوە بە دوژمنی یەکتر، لە جیاتی بکرێن بە دۆستی یەکتر، هەمووی کراوە بە دوژمنی یەکتر. ئەمەش قسەیەکە من نازانم، من بیستومە ئەڵێن عێراق و کوردستان 36 مخابراتی دەولیتیایە، ماشەڵڵا، یعنی لە وڵات تۆ میلەتێک بەرەڵاکەی بۆ 36 مخابرات کە بیدا بەیەکە، بە تایبەتی با وەختی نییە با قسە نەکەین کاتی دێ کە ئەم نەتەوە نیشتیمانە چۆن وێران ئەکرێ بە پارە، چۆن وێران ئەکرێ بە پلان، چۆن وێران ئەکرێ بە دەستگای ڕاگەیاندن و ئەم هەموو دەستگا ڕاگەیاندنە. بەڕێزان بڕۆن سیرکەن بزانن حیزبەکانی ئەو ئەڵمانیا گەورەی تەلەڤیزیۆنیان هەیە، بزانن دام و دەستگای ئەو دام و دەستگا حیزبیانەی کە لە وڵاتە هەیە لەکوێ هەیە، ئەو پارەی لە وڵاتە دیار نەمێنێ و سەرفەکرێ بۆ ڕاگەیاندن لەکوێ هەیە، ئەو هەموو فەیسبوک و پەیجە خاوەنەکانی چێن. من چینە و ڕقم نییە، من ڕقم لەو کەسانەیە کە دژینەتەوە نیشتیمانەکە، من ڕقم لەو کەسانەیە کە میلەتەکەم بە خراپ پەروەرداکە، میلەتەکەمان بە خراپ پەروەرداکەن، ڕۆڵەکانی ئەکڕن، ڕووناکبیرەکانی ئەکڕن، میدیاکارەکانی ئەکڕن، کە تێکۆشەرەکانی ئەکڕن، هەر کڕین خۆی تاوانێکی گەورەیە. ئاراستەکردنی هەر ئینسانێک بە ڕێگای هەڵا بۆ دژایەتی و دوژمنایەتی نەتەوە نیشتیمانی خۆت، خۆی ئەوە تاوانە، ئەوە تاوانە کە تۆ نیشتیمان و نەتەوەکەت بکڕی و بفرۆشی، ڕووناکبیرەکانی میدیاکارەکانی ڕاگەیاندنەکانی بکڕی و بفرۆشی، ئەوە خۆی تاوانە. خۆزگا 100 خۆزگا دادگایەکی زۆر زۆر ورد و دادپەروەر هەبوایە، ئەو وەختامانتوانی قسە زۆر بکەین. بە هەرحاڵ من سوپاس و ڕێزێکی زۆر بێ پایانم بۆ هەموو خەڵکی کوردستانەیە، تەنانەت ئەو بە ڕێزانش کە لێرە و لەوێ قسەیان بە من و تووە با نەزانن ئێمە بێ ئاگاین و خەوتوین، ئێمە ئاگامان لە زۆر شتە و ئەگەر ڕۆژگاری نەتەوەکەمان هەڵبێ، ئەگەر ڕۆژگار بێت لە بیرتانە کە بەعز دوێنێ ڕووخا چەند فایلی قەبەقەبە لە دام و دەستگاکانی بەعزا دۆزرایەوە کە خەڵکانێک چۆن جاسووسی داگیرکەرەکانی خۆیان بوون. هیوادارم ڕۆژگارێکیش بێ دام و دەستگا جاسووسیەکانی تورکیا و عێراق و ئێران و سووریا و ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل ئەوانش بکەونە بەردەست، بە تایبەتی دەوڵەتە گەورەکان دام و دەستگا مخابراتیەکانیان 20 ساڵ جارێ ئەخەنە بەردەستی خەڵک، ئاشکرایەکەن ئەرشیفەکانیان، ئێمەش نەمێنین 20 ساڵی تر 30 ساڵی تر دەرەکەوێ چێچیە و چێچی بۆ و ئەم نیشتیمان و نەتەوە چەند کەس خۆی لێ کردوتە فریشتە لە پەرلەمان، لە حکوومەت، لە حیزب، لە ڕووناکبیر، لە ڕۆشنبیر، لە چێ لە چێ لە چێ چەند کەس خۆی کردوتە خاوەنی میلەت و خۆی کردوتە فریشتە، هەموو ئەوانە ڕوونە بێتەوە. بەڕێزان ئێوە هەمووتان ناوی میرابۆتان بیستووە. میرابۆ یەکێک لە ڕووناکبیر و یەکێک لە خەتی بە بەناوبانگەکانی فەرەنسا بوو. میرابۆ بە کوڕی فەرەنسا ناسرا بوو، کاتێک کە مرد گەلی فەرەنسا ڕەشپۆش بوون بووی، بەڵام دوایی کە دام و دەستگاکانی شا کەوتە بەردەستی خەڵبینیان کە هەموو قسە خۆشەکانی و دیفاعەکانیشی لە میلەت بە پرسی شا، بە پرسی دام و دەستگا جاسووسیەکانی شا قسە خۆشەکانی کردووە، ئاراستە کراوە، بۆیە چوون قەبرەکەیان دەرکرد و ئێسقانەکانیان فڕێدا. ئەبێ نیشتیمان و نەتەوەی ئێمە کاتێک کە سەربەخۆ ئازادە بێ چەند کەس ئێسقانەکانی لە قەبر دەرکەین و فڕێدی. من ئێستا قسە زۆر ناکەم، تەنها ئەڵێم بە مسلمان و بە هەرچی دین و بە هەرچی مەزەب و بە هەرچی حیزب و بە هەرچی کەسەوە هەیە تەواوی ڕێز و خۆشەویستیم هەیە جگە لە کەڵە خائینەکان. کەڵە خائینەکان ئەمێنێنەوە بۆ پاشە ڕۆژی وڵاتەکەمان و نیشتیمانەکەمان. من سوپاستانەکەم، پرسیارتان هەبێت تایبەت بەم بابەتە ئامادەم. دوای قسەکردنەکان ئەم بارودۆخە بەسەر بەڕێستان ئەگەر باسی لە نەخۆشیەکە بکەیت کەی وادی هاتووە بە چی وادی هاتووە بۆ ئەوەی کە لە هەموو کەس ڕوون بێ کە ئەم دەستدەرزینە چ هۆکارێک لە پشتی نەخۆشی و تەندروستی تۆ هەیە بۆ ئەوەی لەلای هاوڵاتیان و نیشتیمان خەڵکی هاوڵاتی لەلای ئاشکار بێت کە چ هۆکارێک بۆتە پشتی ئەم لەرزینە. زۆر سپاس. ئێمە نازانین بەوردی چی بۆتە هۆکاری ئەم لەرزینە، بەڵام لەرزینەکە کۆنە. من تەنانە دەو کاتی کە لە هەولێر بووم، ئەو کاتە
بڕواکەن من لە پەرلەمان چایەک و قاوەیەکم خواردەوەیش لێم تێکچووە جینا نەمەخواردەوە ئەو ئاوەش کە لەسەر مێزەکانمان دانرا بوتڵەکەم تونتون ئەگوشی بزانم ئاوی لێدە یا لێ نایە ئینجام خواردەوە بە هەر حاڵ ئەوە چی ڕوویدا بێ نازانم بەڵام من سێ جار نزیکە بورانەوە بورامەوە بەڵام ئاگام لە خۆمە بوو ئارەقەیەکی زۆرمە کرد لەشم گەرمە بوو دوو شەو و دوو ڕۆژ نزی چەنەکە دوو شەو و دوو ڕۆژ خەوم لێ نەکەوت کە تەلەفۆنم کرد بۆ زۆر لە دکتۆر و برادەرەکانم بۆ نمونە شەوێکیان 5 جار بۆ 6 جار وتم بەشکە خەوم لێ بکەوێ خۆم شت وتم لەشم سووکە بێ لەو کاتەوە لەرزینێکی زۆر کز لە لەشما دەستی پێ کرد کە کەس هەستی پێ ناکرد بەس خۆم هەستم پێ کرد وردە وردە لەو بەینا ئەو لەرزین و شتە زیاد بوو طبعا خەوم نەما بوو خەوم زۆر کەم بوو خواردنم زۆر کەم بوو ئازارێکی کەم وەکو گێژی و وڕی و بێهێزی لە لەشما دروست بوو ئێوە خۆتان هەمووتان دوو دکتۆری زۆر چەند دکتۆرێک هەیە کە دکتۆرەکان زۆریان ڕەفیق و خۆشەویست من کە ئەچمە لایەن جاری وایە من خواخۆمە زوو بێمە دەرەوە لە بەر نەخۆشەکان ئەوان حەز ناکەن من زوو بێمە دەرەوە جاری وایە تکایان لێکە مەڵم با زوو بڕۆم نەخۆشەکان لە دەرەوە چاوەڕێ نەکەن دکتۆر قەلەندەر کەس نەزانی بەڕێز هەمووتانەی ناسن لەگەڵ دکتۆر ئامانج کاک دکتۆر ئامانج ئەوان من چوون بۆ لای دکتۆر قەلەندەر بۆ مەسلەی تر بۆ مەسلەی مەعیدە تر شەڵۆک و سترێس و ئەوانم هەیە بۆ ئەو پێیوتمەوە چێ دەست بۆ لەرزێ من خۆم زۆر گرنگیم پێ نەدابووتم وەڵاوە هەیە ئیتر ئەو دکتۆر قەلەندەر ناردمی بۆ 21 تێست هاتەوە وتی هەرچیەکیش بێ ئەو قەناعەتی وایە لەگەڵ دکتۆر ئامانجا کە ئەوە ژەهر بووە و ئەو قەناعەتی وایە بۆیە ناویشی دێنم و من ئەمە کۆنیشە باسم نەکردەوە بە هیچ جۆرە ئەمە هاتە کە ئاراوە دکتۆر قەلەندەر قەناعەتی وا بوو کە ژەهر بووەوە هیچ ژەهرێکیش تەسیری نەماوە دوایی ئەگەر لەوانەیە تەحویل ببێ بۆ نمونە بۆ نەخۆشی تر وەکو پارکینسن وەکو شتی تر دکتۆر زاناش قەناعەتی وا بووە بە پارکینسن ئەمانە هەمووی ماوە بەڵام هیچی بنجبر نییە چونکە جیهازی فەحسی وردەکاری ئەوانە لێرە نییە بۆ پارکینسن بە تایبەتی ئاوە ماوەتەوە پارکینسنیش دووسێ عیلاجی هەیە تا ئێستا بە ناوی عیلاج ناسراوانە عیلاج نین بەس تازە چارەسەرەکەی دۆزراوەتەوە ڕەنگە چەند ساڵی داهاتوو بکەوێتە بازاڕەوە و من جگە لە خەم و پەژارە هیچ کێشەیەکی ترم نییە من خۆم ئینسانێکی سانتیمنتەڵم یعنی عاتیفیم من دارێکی خوار ببینم عمودێکی خوار ببینم خەفەتی لێخۆم ڕەنگە ئەوە یەکێک لە بابەتەکان بێت دکتۆر قەلەندەر و دکتۆر ئامانج قەناعەتیان وا بوو ئەوە کۆنیشە من باسم نەکردو زۆر کۆنیشە نازانم ینی 4-5 ساڵ زیاترە بێت ئەو لەرزینە بەڵام زۆر کەم بووە هەستمان پێ ناکردووە زیاتر بوو بەڵێ سپاس بۆ هەمووتان